چوار شت هەیە ئێمە لە مەسەلەی قەزا و قەدەرە گرنگە تەواو بە دەقیقی ئیمانمان پێی هەبێ. خاڵی یەکەم بەڕێزان مەسەلەی علمە. یعنی چی علم؟ یعنی ئێمە ئەبێ باوەڕی 100% قەناعەتی تەواو پڕ بە پڕمان هەبێ بەوەی خوای پەروەردگار علمی مطلقی هەیە بە هەموو ئەوەی لە گەردوونا هەیە، ئەوەی کە ڕووی داوە، ئەوەی کە ڕووی نەداوە، ئەوەی کە ڕووی نەداوە ئەگەر ڕووی بدایە چۆن ڕووی ئەدا. خوا وەکو خۆی ئەفەرمێ لە قورئانە ئەفەرمێ وعنده مفاتح الغيب لا يعلمها إلا هو ويعلم ما في البر والبحر وما تسقط من ورقة إلا يعلمها ولا حبة في ظلمات الأرض ولا رطب ولا يابس إلا في كتاب مبين وما تسقط من ورقة إلا يعلمها قلايك ناوري خوا علمي بي نبي ولا رطب ولا يابس خواي قولا أفرمي إلا في كتاب إلا أمان العلم خوايا هن لبرو إنساني إيمان دار برزان أبي أم قناعتي هبي بوي هيتشتيك ببي علمي خوا لم قردونيا بتشوكترين قرد كأجولة بعلمي أو أجولة أما بشيك اللي إيمان بون بقضاء وقدر هر كسيك إيماني بمنبه كخوا أم علم شامل كامل هي إيماني نقصانه خالي دوام كتابة يعني شي يعني أمهم مقادير خلقه أمهم علميك خوا هيتي خواي پروردگار نووسیوێتەوە ولا شوێنێکا کە پێی ئەوتێ اللوح المحفوظ ئەوەی کە خۆی ناوی ئەباکە في كتاب مبين کە پێغەمبەری خوا ئەفەرمێ صلى الله عليه وسلم ئەفەرمێ خواي پەروەردگار یەکەم شت کە دروستی کردووە ئەفەرمێ قەلەمی دروست کردووە 50,000 ساڵ پێش ئەوەی گەردوون دروست بکا خلق القلم أفرمي فكتب الله به مقادير الخلق قبل أن يخلق السماوات والأرض ب50,000 سنة برلوي پروردگار گردون دروس کا قلمي دروس كد بم قلمه پروردگار همو مقادير خلقي نوسيوه لبرو إيمان إشبان بوا هيا أويك هيا توجده پروردگار لاي خوي نوسيويتي إن جاد بعد دوش ديك جاب كين وزور جار خلق لو بغلطين أو نوسين إخوا فرض نية بسر إيمايا خوا لاي خوي نوسيويتي نقل سر إيماي نوسي وأبي بيكين أمدو خالد جوازن ليك بريزان زور خلق لما غلط تيقا إيما كالين خوا لاي خوي نوسيويتي يعني نية فرض يكا بسر إيمايا يعني علميك لاي خوي بو لاي خوي نوسيويتي بو أوي اطلاعي عالمي جن إنس بكا بوي أوي لاي خوي نوسيويتي زريق لوي كلواقع الرؤدا جوازيان نية بداء لسر خوا محالة بداء يعني شي بداء يعني أوي خوا شتيك أنوسي لاي خوي دواي الرؤدا وكان ببيتشواني أوي أو نوسيويتي الرؤدا أما محالة لسر خوا أقر وابي أو كاتا علمي خوا أكوي تجير برسيارو إما خالي يكم متمان علمي هيا أو علم كاملة أساسي كتابك يتي لسر أساسي أو علم أنوسيته وبروردقار لبروا خواي پروردگار همو اماني شي نوسكو بي القرآن بما نفرمي قل لن يصيبنا إلا ما كتب الله هيج تيغ ناية الرئي مروف إلا پروردگار لا يخوي نوسيويتي ولا علمي خوا يعني پنهان نبو أو يكروي داوا خالي سيهم كقرنگا إيما بيزانين مسألة مشيئة خوشويستان مشيئة يعني شي مشيئة يعني ببي خواستي خوا ببي ويستي خوا هیچ شتێک ڕوونادا لەم گەردوونەیە ئەوانەی کە بێدینن کە بەیانی هەتا ئێوارە گوێن بەخوا ئەدەن با باش بزانن بەویستی خوا خۆی گوێنی پێ ئەدەن نەک ئەوان خوا داوای کردبێ ئیمان بێنن ئەمان فەرزی ئیرادەی خۆیان بەسەر ئیرادەی خوایە بکەن گوێنی پێبن وانە خوا خۆی ئەو تەمەنی داوە بەم بێدینانە خۆی عەقڵی پێداون خۆشی ئەو ئازادیەی پێداون بەوەی بەویستی خۆیان مامەڵە لەگەڵ خوا بکەن نەک ئەوان فەرزی خواستی خۆیان بەسەر خواستی خوایە ئەکەن ئەمە مەشیئەیە لە مەشیئەیە خوای پەروەردگار ئەفەرمێ چی ئەفەرمێ وەلەو شاء ربك لآمن من في الأرض كلهم جميعا ولو شاء ربك
ئەگەر پەروەردگاری تو ئەی محەممەد بیویستایە هەموو سەرزەوی ئیماندارە بوون، بەس ئەگەر خوا هەموو سەرزەوی ئیماندارکە ئەو کاتە تاقیکردنەوەکان چۆن دەرکەون. من مامۆسام لە زانکۆ، من ئەتوانم هەموو خوێندکارەکانم دەرچێنم، بەس ئەمە عەدالەت نییە. بۆ ئەو کاتە خوێندکاری دڵسۆز و زیرەک ماندووبوونەکەی بە هەدەر ئەچێ، تەمبەڵەکان وەکو زیرەکەکان مامەڵەیان لەگەڵا ئەکرێ. ئەمە عەدل نییە خوا بیکا لەگەڵمان. خواش منەزەهە لە زوڵم، ئینی حەڕەمت الظلم على نفسی، ظلم ناکا. لەبەرەوە خوای پەروەردگارە فەرمێ لیتوجزا كل نفس بما تسعى، هەموو ئینسانێک پاداشتی ئەوە وەرەگرێ کە ئەیکا. بۆی بەڕێزان خوای پەروەردگار مەشیئەی هەیە، ئەم مەشیئەیە هەموو ئینسانەکان ئەوەی خوا ئەناسێ، خوا ویستی لەسەر ئەوەیە بیناسێ. کاڵی نویست بەبەسمان ئەوە نیە خوا دەستی ئەمی گرتووە بیناسێ، دەستی ناوە بەڕووی ئەوە نەیناسێ. نا، بەبەسمان ئەوەیە خوا ئازادی داوە بە مرۆڤەکان لە بڕیاردان. ئەوەی کە ئەیناسێ خوا ئەو ئازادیەی پێداوە بڕیار بدا بیناسێ، ئەوەی کە نایناسێ هەر ئەو ئازادیەی پێداوە کە نەیناسێ. ئێمە خۆمان خاوەنی بڕیارین. خوا ئەفەرمێ ئینا هەدەیناه السەبیلە ئیما شاکرا وئیما کەفوورا. ئێمە هەردوو ڕێگەکەمان نیشان مرۆڤ داوە. کێ سوپاسگوزار و دیندارە؟ کێش خوا لە ناس و لا ڕێیە. یا فەرمێ وهەدەیناه النەجدەین، ئێمە هەردوو ڕێگەکەمان نیشانی مرۆڤ داوە. لەبەرەوە ئیمانمان بەوە هەیە ئەم مەشیئەتەی خوا هەیە. لێرە فەرقێک هەیە لە بینی مەشیئە و ڕیضایە، دوایی لە بابی خۆیان باسەکەی گرنگ ئەوەیە خوای پەروەردگار مەشیئەی هەیە. خاڵی چوارەم خەلق، ئیمانمان هەبێ بەوەی کە خوای پەروەردگار هەرچی لەم گەردوونەیە هەیە مەخلوقی ئەوە، ماسیوای ئەو خالیقێکی تر بوونی نییە. وخلق كل شيء فقدره، ئەم كلە لە ئەلفاظی عمومە. وخلق كل شيء، هەرچی لە بوونەوەرا هەیە ئەو دروستی کردووە. فقدره تقديرا، ئەوش تەقدیری ئەکا.